34 ساڵ لەمەوبەر ڕژێمی بەعەز لە قۆناغی چوارەم ئەنفالدا لە 4 لاوە لە دەشتی کۆیە دەستی بە ئەنفال کرد. بەم هۆیشەوە نزیکەی 200 گوند و نزیکەی 1000 کەس بەرەو شاڵاوە کەوتن. ڕۆژی 9/5 کە ڕۆژی ڕەشبگیریەکەی ناوشاری کۆیەیە، خەڵکێکی زۆر لە ناو شار دەستگیر کران، ئەنفال کران. ئەوە جگە لەوەی کە لە ڕۆژانی پێشترش چەندین خەڵک هەر لە ناو گوند و دەوروبری گوندەکان دەستگیر کرابوون. ئەگەر بە خێرایی بەسەر ژمارە ئەو کەسانەدا بچینەوە کە لەم ئەنفالە بێسەروشێن کراون، ئەوان نزیکەی 4167 کەس لەم ڕەشبگیری و لەم ئەنفالە بێسەروشێن کراون. بۆ بە دیکۆمەنتکردنی شاڵاوەکانی ئەنفال، زانکۆی کۆیە لەسەر ئەنفالی 4 دەشتی کۆیە لە 2 پانێڵی جیادا چەند توێژینەوەیەکیان خستە ڕوو. لە پانێڵەکاندا تیشخرایە سەرە و ناوچانەی کە ئەنفالی تێدا ئەنجام درراوە. دیارە بۆکوێکی نیشتمانی کوردستان لە سنووری کۆیە ئەمی کە کراوە پێویستیەکانی ئاوەدانکردنەوە بۆ گوندەکان، بۆ کە سوکاری ئەنفال کراوان و پێدانی زەوی و پێدانی سولفا بۆ دابینکردنی خان و بۆ ژیان و بژێوی ژیانی ئەو کە سوکاری ئەنفال کەماون و یاخود بۆ نەوەکانیان یاخود بۆ منداڵەکانیان کە ئەمانەی دەرباز بوون ئەمانە کراون و پێشمان وایە کە هێستا ئەم هاوکاری و هەماهەنگیەمان بۆ کە سوکاری ئەنفال تا ئێستا ڕەنگە وەکو لە ئاسی توموحی کە سوکاری ئەنفالیان و گەورەی ئەم قوربانیانە نەبوو بێت. لە دەشتی کۆیە بە شێوەیەکی گشتی بەشێکی زۆری گوندەکان بەر ئەو شاڵاوە کەوتن، بەڵام ئەوەی کە زۆر لەم قۆناغەدا زەرمەند بوو، زەرمەندی دەرەجەیەک بوو لەم شاڵاوەی ئەنفالەدا گوندەکانی کلێسا، بۆگێت، کانیبی، کانی ڕەش، گۆمەشین، تقریباً 170 ئەو کەسانی کە بەر شاڵاوی ئەنفال کەوتن لە سنووری دەشتی کۆیە کەوتە تقریباً لە چوارچێوەی ئەو 5 گوندەدا بوون. لە سیمپۆزیۆمەکەی زانکۆی کۆیەوە خرایە ڕوو کە پێویستە سەرجەم لایەنەکان کار بۆ قەرەبووکردنەوەی کە سوکاری قوربانیانی ئەنفال و با جینۆساید ناساندنی ئەنفال لە دادگا نێودەوڵەتیەکان بکەن. هەڵگورد ئەحمەد کورساد نیوز کۆیە.